لەو هێزانەی ئەمڕۆ بەشدار بوون لە کۆبنەوەکەی سەلاحەدین دوکانی سیاسین دروستکرا و بەرهەمی شەڕی ناوخۆن من بخۆم شخصی خۆم بە حیزبی سیاسیان نازانم بەڵام ئەگەر لێم دەپرسی پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی سیاسیە بەشێکی جدیە لە پرۆسەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی جدیە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئەمانە هەموو حیزبی سیاسی جدین پێویستە تەعاملیان لەگەڵ بکرێت پێویستە کار بکەین کە بەردەوام پەیوەندیی باش و سەحیمان هەبێ و من دڵنیام ئەگەر ئەم پێنج هێزە سیاسیە پەیوەندیی باش و تەندروست لە نێوانیان هەبێ ئەوانەی تر وەک ئاوی بەهارە کۆتاییان پێدە وشک دەبن هەر کاتێکش بینی سیاسینەوان ئەم هێزە سیاسیانە باشین ئەوانە دەردەکەون چونکە بەکار دەهێنرێن و ئێستاش سیاسەتی فەرمی بستنەوەی گۆڕان ئەوەیە کە ئێمە گفتوگۆ ڕەت ناکەینەوە بەڵام وا باشە ئەو حیزبە سیاسیانە زەمینەیەک دروست بکەن کە گفتوگۆیەکی ئامانجدار و مانادار بن بۆیە ئێمە تاکیدمان لەسەرەوە دەکردوانێت کە دەبێت بارودۆخی پەرلەمان و حکوومەت بە تایبەتیش پەرلەمان پێداگیر لەسەرەوە دەکەین کە بە تایبەتی پەرلەمان دەبێت ئاسایی بکرێتەوانی لە پەرلەمان جهەتی مراقبەی حکوومەتە ناکرێت پەرلەمانێکی فلیسکراوە دەبێت حکوومەت لە دۆخێکی سەحیدا ئیسلاحات و کاروبارەکانی بەڕێوە بەرێ